لەگەڵ دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا پزیشکان و تەندروستکاران بە هەموو هێزیانەوە هەوڵ دەدەن و تێدەکۆشن تا ژیانی خەڵک بپارێزن. لەگەڵ ئەمانیشدا شارەزایانی گژوجیا دەرمانیەکان زیاتر لە جاران دەرکەوتنەوە، ئەوانیش بە ڕێگەی خۆیان هەوڵ دەدەن تا بەر بە ڤایرۆسی کۆرۆنا بگرن. بەنسبەت دەرمانی کوردەوالی ئەو شتانێک کە لە دەرمانی کوردەوالیە پێویستە چەند ساڵێکە نەک ئێمە بڵین داهێنانمان هەبێت شتێک لە کۆنەوە هاتووە. بۆ نمونە دارچینی کە وزە بەخشێکی باشە، وزەیەکی باشە بە لەش، مێخەک ئەکەمە جە ئۆکسانە ئەبێتە هۆی کوشتنی ئەو میکرۆبانی کە لە ناو دەما هەیە. ئێمە ناڵین لە ساسە چارەسەرە، بەڵام هەج میکرۆبێت لە ڕووی هەناسەدان یا دەمەوە بچێتە ناودەم ئەم مێخەکە ئەگەر بۆ ماوەی چەند کاتژمێرێک دەنگێ دوان لە دەم تا بتوان یاری پێ بکەیت، هەم تامی دەمە خۆشەکە هەم ئەبێتە هۆی کوشتنی ئەو میکرۆبانی کە کۆ بۆ تۆ لە ناودەما تا قوڕک و ئەتوانی قوتیشی بیت. هەرێکێکی تر لەو گیانەی کە لە زۆر بەکار هاتووە هەم بۆ لە ناوبردنی میکرۆبەکان گوڵی وەنەوشەیەکە، ئەمە گوڵێکی زۆر چاکە و ڕۆژانە خەڵک بەکاری هێنا و دارچینی و بڵێن وەنەوشە و ئەمانە چاکە. یەکێکی تر لەو گیانەی کە هەم وزەبەخشە بۆ لەش هەم بوارێکی تریشی ئەبێتە هۆی توانەوەی چەوری کەمکردنەوەی بڵێن تەنگە نەفەسی. ناوکی بەهێ زۆر چاکە، جاتری خۆمان کە بەعزێ شوێن پێڵێن هەزبێ، ئەمانە گیایەکی چاکن. ئەتوانین ئێمەش لەم ڕۆژانەدا کە نەتوانین ینی زۆر حاڵەتێ ناتوانین بڵێن شتی کیمیایی بەکاربێنین، ڕۆژانە ئەتوانین خۆ لە ماڵە چایەکی جاترە بخۆی، چایەکی وەنەوشە بخۆی، چای دارچینی بخۆی. ئەم بابەتانە باشن، ئەمانە هەمووی دژە میکرۆبن. وەک خۆیان دەڵێن ڕۆژانە چەندین کەس سەردانیان دەکەن بۆ بەدەستخستنی دەرمانێک کە بە گژوجیای سروشتی بەرەم هاتبێت بۆ پێشگرتن لە ڤایرۆسی کۆرۆنا. هاوڵاتیان دەیانەوێت لە ڕێگەی گژوجیای سروشتی خۆیان بپارێزن کە سەردەمانێک کورد ئەم ڕێگەی چارەسەری تەندروستی گرتبووە بەر. ئەمڕۆ بە ڕێژەیەکی بەرچاو ینی خەڵک ڕووی کردۆتە مێخەک کە هەر لە کۆنەوە بەکاراتووە لە بەڕووی هەندێک لە برابەرەزەکان کەوانە کە دوکانی گیای ئەوش لەم بوارە ڕوونکردنەوەیان هاوە لە بەرەو ڕۆژانە خەڵکێکی زۆر ئێمە وەلای ئێمە بۆ کڕینی مێخەک، بۆ کڕینی جاترە، بۆ کڕینی دارچینی، بۆ کڕینی گوڵەوە نەوشە، بۆ کڕینی ناوکە بەهێ، ئەمانە کە هەمووی تا حدێک ئیسفادەیەکی باشیە بۆ هەناسەدان، بۆ قوڕک، لەبەرەوە ئەو میکرۆبانێک کە لەوێ کۆبوونەتەوە ناژی. کوردەواری دەڵێت بەرماڵیان ڕازیانەیە و بە دەردی دڵ دەمرێت. ئەمەش ئەوەمان پێ دەڵێت گژوجیای کوردەواری زۆر لە مێژە کورد وەک کانگەی چارەسەری تەندروستی مێژوەکەی لەگەڵ مێژووی کووردا هاوتاوتەری بووە. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.